سێکتەری ڕێگاوبان یەکێک لەو سێکتەرانی کە حکومەت هێرێمی کوردستان زۆرترین بودجەی بۆ تەرخان کردووە. با پێتان بڵێم چۆن تەنها لە تەمەنی کابینەی نوێمدا 585 پرۆژەی ڕێگاوبان تەواوکراون و کە 75 پرۆژەی استراتیژی بوون و بودجەکەشی زیاتر لە 1 تریلیۆن دینارە. ئێستا لەسەر شاڕەیەکی بازرگانی گرنگم ئەوی جوسایدی باعەدرێ دهۆکە بە درێژایی 26 کیلۆمەتر و بە گوژمەی 135 میلیارد دینار لەلایەن کۆمپانیایەکی ناوخۆییەوە بە توانای ناوخۆیی بە چڕی کاری تێدا دەکرێت. ئامانج لە شاڕێ گرنگە بازرگانیەکان بۆ هەر پارێزگایەک تایبەتمەندی خۆی هەیە، بە تایبەتی لە ڕووی بازرگانی گەشتیاری تەنانەت لایەنە کۆمەڵایەتیەکان. چۆن کار لەسەر ئەم پرۆژانە دەکرێت؟ چونکە زۆربەی کۆمپانیەکان بەڵێنیان بە خودی سەرۆکی حکومەت داوە کە لە پێش وادەی خۆی ئەم پرۆژە گرنگە استراتیژیانە تەواو بکرێت. ئەم جوسایدەش بە نمونە وەردەگرین کە زۆر بە چڕی کاری تێدا دەکرێت. کارەکانی گەیشتون بەکوێ چۆن کاری تێدا دەکرێت لەگەڵ هاوکارانم لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەین. ئەم پرۆژە گرنگە استراتیژیە کە بۆ یەکەمین جارە لە هەرێمی کوردستان لە ناوچەیەکی سەخت کاری ڕێگاوبان لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت. بەم شێوازە سەرپەرشتیاری پرۆژەکە پلانی کارکردنی خۆیان دەخاتە ڕوو کە سەرجەم کارەکان لەلایەن ستافێکی ناوخۆییەوە ئەنجام دەدرێت. چۆن پلانی کارکردن داندانە لەسەر ئەم جوسایدە؟ بەڵێ سەرەتا پرۆژەکەمان ئێمە کرد بە دوو قۆناغی یەکەممان کە دەست پێک بوو لە چوارڕیانی باعەدرێ دەست پێ دەکرد هەتاوە بوو ئەو گەلیەی کە ئێستا کرد تێیداین کە گەلی پێدەوترێت یانەوە تا بڵێن سەیتەرەی باعەدرێ کە 10 کیلۆمەتری بدایەتیەتی و قۆناغی دووەمان لە سەیتەرەکەەوە لە کیلۆمەتری 10 بە تەواوی هەتاوەکو سەیتەرەی ئیتیت بە قۆناغی دووەم بە کاملی ئەو ئیشە کراوە. شێوازی کارکردنەکەتان چۆنە؟ شێوازی کارکردن لێرەدا بەڕاستی ئێمە وەکو ئێستاکەش لە پێشاوی خۆتانە لە هەموو بڕگەکانی پرۆژە کار دەکرێت و ئەو ئیشەی کە ئێستا لێرەدا هەیە بۆ ئەوی بتوانین زیاتر لە کاتێکی کەمتر چونتر پرۆژەکە تەواو بێت بە شێوەی دوو تایمی زۆر جیاواز بە شێوەی شەو و ڕۆژ کارکراوە لە پرۆژەکەی و بەردەوام کار دەکرێت بۆ شێوەیە. بۆچی بەم پرۆژە دەوترێت سەختترین پرۆژەیە لە ڕووی ڕێگاوبانەوە، ینی کاتێکی زۆریەوێت تیمێکی باش شێوەیەشی لەسەر بکە؟ بەڵێ بەتاکید ئێستا بەگە سیر بکەینەوە دروستکردنی ڕێگایەکی بەو شێوەیە بەو ستانداردەی کە ئێمە دروستی دەکەین و بەو خێرایی جادەی کە وەکو دیزاین کە بۆی دانراوە و مۆقعی جوغرافی ئێرانە دەبینین زۆری شوێنەکان بەناو چیادا دەڕات. سیرەکەی ئەو شوێنێکی ئێسامە لێ وەرساوینەتەوە ئێمە لە چیا بڕین لە چیا بە قوڵایی 6 مەتر دەبێت ئەو چایە ببڕین و بهین نەخوانی 6 مەتر دەبڕن چیاکە؟ بەڵێ 6 مەتر ئێستا لەوەی کە هەیە ئەو لێرانە 6 مەتر ئەم چایە دێتە خوارێ هەتاوەکو بگات بە مستەوای خۆی وەکو دیزاین کە بۆ چەند سلۆپیتیایە چەند سلۆپیتیا بێت؟ ئێستاکە لێرە ئێمە زیاتر لە پێی دەڵێن کە با بڵێن بێرم پێی دەڵێن کە بێرم ئێمە لێرانە 5 بۆ 6 بێرممان هەیە. هەر بێرمێکمان 10 مەتر دوای هەموو 10 مەتر بەرز بوونەوەیەک بێرمێکی ئەدرێتێت وەکو ئەبینین کە بڕین لە چیا وەکو بڕین نییە لە هەر شوێنێکی تر چونکو زۆر لە زۆر شوێن بینیمانە بەردەکان بەردی بڵێ بەردی بەهێزن زۆر جار پێویست دەکات کە تەنها حەفارە و جەک بەس نییە بوو ئەم کارە ئێمە بە ڕێگای تەقینەوەش دەمێ باسی شێوازی تەقینەوەکەشم بۆ بکەیت لە ڕووی تیمی ئەندازەیی و شارەزا و ئەم کارە ئەنجامەدرێ؟ بەڵێ بە تیمێکی ئەندازەیی زۆر شارەزا و کارامە ئەو کارە دەکرێت لەو شوێنانەی کە پێویست دەکات ئێمە بە تەقینەوە بیانکرێت. باشە
ئەو ئامێرانەی بەکاردێ ژمارەیان چەندە و دەمێ پرسیاری ئەوش بکەم چی ئێرە بەڕێوەبەت هەمووی ئەوانە توانای ناوخۆین کوردن ئەمانەم کارە ئەنجامەدەن ژمارە ئەو ئامێرانەی کە لە حاڵی حاضردا لە پرۆژەکە کار دەکەن لە 450 بۆ 500 پارچە ئامێر بەردەوامی بە بەردەوامی لە پرۆژەکەدا کار دەکەن. ئەو کەرەستانەی لە چیمەنتۆ شیش ئەوانە چۆن بەکاردێنن چەندی تێدا بەکاراتوە تا ئێستا بەڵێ ئەوە ئێمە دەبێت من تاکیدی لەسەر بکەمەوە ئەوەیە کە ئێمە کارەکان بە باشترین کوالیتیەکەین لە مەوادی شیش کە بەکاردێت هەموو تێستەکانی خۆی بۆ دەکرێت لە مەوادی چیمەنتۆ لەوانەیە کە بۆ کاری کۆنکرێتکردن بەکاردێت بە باشترین جارێتتر بە باشترین ستاف ئەو کارە دەکرێت بە نسبەت هەموو برگەکانی پرۆژەکەەوە هەرچی تێستێک هەیە بۆ ئەو کارانە کە پێویست بکات بۆ دڵنیابوون لە جۆری لە چەندایەتی و چۆنێتی ئەو کارانە بە باشترین شێوە ئەو کارانە دەکرێت و ئەوەی من دەبێت لێرانە تاکید بکەمەوە لێرە شتێک هەیە کە ئێمە تەنها کاری ئەوە نییە بڵێن کاکە ڕاستە هەلە دەکەین بۆ ئەوەی بە زووترین کاتەواوی بکەین بەڵام بە باشترین کوالیتی و تیمێکی ئینجینێرینگی زۆر باش لەو پرۆژەیەدا کار دەکات بۆ ئەوی هەموو شتەکان ناوخۆین بەڵێ بە تەواوی ئەوەی کە تۆ دەیبینی لەو پرۆژەیەدا کار دەکات هەمووی بە ستافێکی ناوخۆیی شارەزا ئەو کارە دەکات کە ئەوش جێگا دڵخۆشێکی گەورەیە پێم وایە دەمێت و پرسیارە لە بەڕێ جشتان بکەم مادەم بەو شێوازە چڕەکاری تێدا دەکەن ئێستا سەدا چەندی کارەکانی تەواو بووە بەڵێ پرۆژە ئێستا بە شێوەیەکی زۆر باش بەڕێوە چووە ئەتوانین بڵێن هەتاوەکو نزیکی سەدا چلێک لە پرۆژەکان لە کارەکان خۆی سێ ساڵی بۆ دیاریکراوە پێشوادەی خۆی تەواو دەبێت بەڵێ ئەمە وەکو خۆتان بەڵێ دڵخەبت ماوەی پرۆژەکەمان کە سێ ساڵە ئێستا ئێمە کەمتر لە ساڵێکە کار لە پرۆژەکە دەکەین سەدا چلیشی تەواو بووە نزیکەی نزگەی سەدا چلێکمان لە پرۆژەکە تەواو کردووە و ئەو فترەی کە ئەو ماوەی کە لە بەردەستمان ماوە بە شەوەیەکی زۆر سرتر کارەکان تێدا دەکرێت لەگەڵ ئەوەی دەبێ ئەمەلەوە تێ بگەین لە ناوچیادا کارکردن ینی سەختی کارەکەتان چیاکەیەوە بەڵێ سەختی کارەکەمان زیاتر ئەو چایەیە ئەوەی بەڕێستان باس کرد کە بەچڕی کاری تێدا دەکەن ڕەنگە پێش وادەی خۆشی تەواو بێ لانی پەیوەندیدار کە حکومەتە تا چەند هاانی ئێوەیان داوە کار ئاسانی بۆ ئێوەیان کردووە وەکو کەرتی تایبەت کە ئەم پرۆژەی بە باشترین شێوە بەڕێوە بێت بەڵێ لێرەدا دەمانەوێت سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستان و ڕێزدار سەرۆکی حکوومەت بە تایبەتی ڕێزدار مەسعود بارزانی کە زۆر زۆر بە شێوەیەکی چڕ و پڕ لەسەر ئەو پرۆژانەی کە ڕێگاوبان ئێستا دەکرێت چاودێریەکی و هاندانێکی تەواو هەیە لەو کاراندا لە کابینەوەی نۆیەم جێگای دەستخۆشیە جێگای دڵخۆشیە بەڕاستی پاڵپشتیتان دەکەن لایەنە پەیوەندیدارەکە لایەنی پەیوەندیدار بە تەواوی پاڵپشتیمان دەکەن بە تەواوی هاریکارن بە هەموو لایەکەوە تاوەکو پرۆژەکان بە جوانترین شێواز و بە باشترین شێوە دروست بکەین. ترین بەشی ئەم ڕێگا جوسایدەی بەعادرێدهۆک ئەم چیایەیە کە تیمەکان زۆر بە چڕی کاری تێدا دەکەن نزیکەی 200 ئامێر لە پشتی منەوە بە چڕی کاری تێدا دەکەن چکە چیاکە زۆر زۆر سەختە یەکەم جار بە قۆناغێکی ئەندازیاری شوێنەکان دەزیتانەکەن دوایی لە ڕێی تیمێکی شارەزاوە تەقینەوەی بۆ ئەنجام دەدرێت پاشان قۆناغ بە دوای قۆناغ سلۆپی بۆ دروست دەکرێت هەر سلۆپێک بۆ نمونە 8 مەترە دواتر دێتە خوارێ دەبێتە 5 مەتر بۆی بە تەواوەتی بێتە خوارە و بتوانێت لە کۆتاییدا جوسایدەکە عەردەکە بە تەواوەتی تەخت کرێ بۆیە بە تەواوبوونی ئەم چیایە ئەتوانین بڵین بەشێکی زۆر لە کارەکانی ئەم ڕێگاوبانە تەواو دەبێت. دەبینین لە درێژایی ڕێگاکە چەند جسرێک هەیە تایبەتمەندی جسرەکان فەرقی هەیە چکەمە ڕێگایەکی استراتیژی گرنگە هاتوچێکی زۆری لەسرە
شێوازی دروستکردنی هەر لە سەرەتای بناغەکەیەوە تا کۆتاییە چۆنە؟ یەکەم جار بەخێر هاتنتان دەکەم. پێش دەستپێکردنی هەر جسرێک هەر ستراکچەرێک بە پێی نەوعیەتی خۆڵەکە بۆرهۆڵ وەردەگیرێت کە ئەو بۆرهۆڵە نەوعیەت و تەبەخاتی شوێنی ئەو ستراکچەرەمان لۆ بەدەر دێخیت هەروەکو دەبینن لە مستەوەیەک جێگی دەکرێت کە ئەو مستەوەیە بێرین کەپاسیتیەکەی لەوێن دەر زۆر باشە. بەپێی ئەو بێرین کەپاسیتیە هەم دیزاینی جسرەکە و هەم بڵنداهی و هەم ئیلیڤیشنەکەی بەتەواوی بەدەر دێخرێت. دوای نەجاحەتبوونی بۆرهۆڵەکە دێن دەست بە قەتعی دەکەین ئێکسکاڤیشنەکەی دەکەین بەپێی تا ئەو مستەوەیە کە ئێمە دەمانەوێت. دوای کە تەسویە کرا خۆڵەکە دین کۆنکریتی لە بۆ دەکرێت بە سومکی 15 سانتیم. دوای ئەوەش لین کۆنکریتەکەمان کرد دەست بە کاری ئەساس و حەدادی دەکرێت کە پێشەوەی دەست بە کاری شیش بکرێت هەموو فحوساتێکی وەردەگیرێت. کوالەتی شیشەکە هیناوخۆیە هیناوخۆیان بەکار هیناوخۆیە دەبێت ینی کاپاستی ئەویش ینی فەرقی هەبێت. بێگومان هەر معاملێک فەرقی خۆی هەیە ینی لەگەر دەرەوە بەبەستمەوەیە کە بۆ ئەو جسەی ئەوجا بەکاردێننەوە. ڕێنجێکمان هەیە لەوەی دەبێت بەپێی ئەو ڕێنجە بێت و فعسەکەش لۆیە دەکرێت هەتا بەپێی ئەو ڕێنجە بێت کە ئەمە دەمانەوێت ئەکید. دوای دەست بە ئیشی ئەساس دەکرێت کە بریتە سومکی ینی دایمێتەری شیشەکان 25 میلیمینە زۆربەی تقریبا 170 جسرەکە 25 میلیم و 20 کە ئەدیشناڵمان هەیە و ینی بابەتێکی زۆرمان هەیە. دوای ئەوە دیواری دەست بە دروستکردنی دیوارەکە دێت وەکو لێرە دیارەکە هەمووی بە یەک مەرحەلە کراوە هیچ جوینتێک هیچ ینی لە بۆ جوانی سەبەکە محاولەمان کردووە و سەرکەوتوو بۆ حسابی دیکۆر و دیزاینیشتان کردووە بالضبط کەش بالضبط کە بە خۆی تێکسچەرێکی تێدایە تقریبا هەر 6 سانتیم هەندێک جێ هەر 120 سانتیم و بێجگەلەوەی لۆگۆ و شتی خۆی تێدایە. ئەو دیوارە بەیەک پارچەی سەب کرایە و هیچ پێدەچێت جسرێکی وە مهندس وە تەواوبوونەکەی هەر لە سەرەتای بناغەکەیەوە تا تەواو دەبێت. بەپێی زوروف دەزانی ینی ئێستا لە ماوەی باران شت زۆر هات ینی بووە ڕێگەر ئەڵحەق بەس زوروفەکە باش بێت تقریبا لە 15 ڕۆژ بۆ مانگێک تەواو دەبێت. بەڵێ یەک ئەبات یەک دانەی ئاوە. بەڵێ بە درێژایی ئەم ڕێگایە چەندین گوند لەسەر ڕێگاکە بوونی هەیە. ئەم پرۆژەیە بۆتە هۆکار بۆ ڕەخساندنی دەیان هەلیکار بۆ خەڵکی گوندەکە بە تایبەتی گەنجانی ناوچەکە و دەرچووی زانکۆ و پەیمانگاکان. ئەسوا گەنجێکی بێ منتەقێ مستەفیدین بێ پرۆژەیدا هەلیکار بوومە گەنجای ڕەخساندی ئەو پرۆژە گەلت گرنگن بوومە چەند پرۆژە زێتر بیتن هەلیکار دێ زێدەتر بیتن ئەو پرۆژەکە استراتیژیە خەڵکی منتەقێ هەمی تێدا مستەفید بووە. سواکی گەنجێکی زانکۆیە و ژمارە کۆدیە گەنجانجیش دوێرە هەنەک و ڕاستی ئەوجی دەرچوێن زانکۆیەنەک و هەلبوونەوەتی ڕەخساندن و بێنە دامەزراندن دوێ کۆمپانیەدا کارتکەن ji bo muçeyekî ew muçeya jî bîte egerek ku xêzanên xwe pirêve ben. Rastî jî ev kompanya yanî karekî gelekî başê kirî bo va gencan evên derçûyên Zankoya. Heta radeyekî baş ku derçûyên Zankoyê divê kompanyê da karken cihên cuda cuda hindekî meselen karên akademîk yên kompanyê da hindek jî
وكي من از نوكي از المختبر كومباني از الكار كم كاركي قالك باشم كان راسي تایبەتمەندی ڕێگاوبان بە پێی ستاندار چییە؟ دەبێت چۆن جۆری ئەو کەرستانە دیاری بکرێت بە تایبەتی بۆ ڕێگا استراتیژیەکان دەبێت چۆن بێت چۆن وەزارەتی ئاوەدانکردنەوە چاودێری کاروبارەکان دەکات هەر لە سەرەتاوە تا کۆتایی کارەکە. گەلەوەی کە کەرتی تایبەت هەستاوە بە کارکردن لەسەر ئەم جوسایدا و لە ڕێی کۆمەڵێک ئەندازیاری شارەزاوە بەڵام ئەوەی کە گرنگە لایەنە حکومەکەیە بەڕێوەبەراتی ڕێگاوبانی پارێزگای دووەکە کە سەر بە وەزارەتی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردنەوە لە ڕێگای تیمێکی شارەزای ئەندازیاریەوە بە بەردەوام چاودێری ئەم پرۆژەیە دەکەن. خاتونی بەڕێستان وەکو ئەندازیارێکی سەرپەرشتیار چۆن لە نوێنەری حکومەتن ئێوە لێرە کار و چالاکیەکانی ئێوە چێ ڕۆژانە؟ ئەمەک لەژنۆ سەرپەرشت یا پرۆژەی ڕێبەبەری ڕێکوپرە ئەم ڕۆژانە لە ستۆیت ینی گەل کۆمپۆنیام شولکەین ڕۆژانامێت گەلوان یعنی دەمە ئەو دەست کۆریتکەنە ئێوە چ دەکەن لەگەڵەوانە چۆن چاودێریان دەکەن؟ ئەم چاودێریوە هەمی برگێت شولیتکەین هەر کەرەستی بکۆرتێت هەر برگێک بۆ تێتا جێبەجیگرن شلۆی ماوە تێتە بەدیتن و تێتە وەرگرتن شلۆی ئەندۆزیۆرەوە و شلۆی ڕوپیەرەوە تێتە وەرگرتن چکۆ هەر کۆرێکی بۆ ڕێکۆبۆن تێتە ئەنجامدان پیدوی وەرگرتنەکۆ جێ خودۆیە نۆچی بیت برگێک دەست بکات برگۆبەری وێ نەهڵ بیتە وەرگرتن هەر برگێک دێتە وەرگرتن شلۆی مەوە پۆش برگۆدی فرۆ دەست بکەتەوە قۆناغ بە قۆناغیشی لەسەر دەکەنەوە. بەێ دەمێ باز لە تایبەتمەندی بکەین ینی ئایا جیاوازی هەیە لە نێوان ڕێگاوبانێکی ئاسایی یا خودجوسایدێکی نێوان سنتەری شارەکان یا هەمان ستایلە بە هەمان ستاندار ئیشەکرێ؟ بەێ گەلێک فەرقیەوە هەی و ڕێکاوبانێکی چیکەی بوونەوەبینی دوو پارێزگای بیت دو شارۆچکابی مەسەن بێژین گوندێک بیت دەبێژین مەسەن کوچەی بیت داخلی باژێر بیتن ئەوە زۆر فەرقیە زۆر هەیە پرۆژێمە ئیتیل بەعادری جووتسایدە بەشێکەش ڕێکۆ هەولێر دووت و جووت سایدە دوو لێنا بکارێت هەر سایدێک دوو لێنێت هەی ئەو پرۆژە هەفت ئۆڤەرپاس ئەندەرپاسێت هەی gelek farqiye hegereke ko tu misal tu bu gundeki çekey mesela bejin جیاوازیەکەی چیە لە ڕووی کەرەستەکانەوەیە؟ شلوی کرستەوە لێ سۆل و خەتەوە gelek گۆڕین کارتێ دەکردن چینێت بڕێکی بکارتێنن ئەوەجی گوهڕان کارتێ دەکردن بۆ ڕێکاوبانی استراتیژیک و دەبێژی بۆ ڕێکاوبانێکی ڕێکی سەرەکیە ناوبینی پارێزگا و شارۆچکەکان ئەوە کەرەستەژی تتە گوهارتن ینی گرنگێکۆ پەتر پێتە دادان دیزاینکردنەوە چینێت ڕێکی ئەوە گرنگێکۆ پتر تێتاکردن برگێکۆ دیک و بەری ئەف دیزان پێ بێتاکردن بژێت ترافیک ئەکان تقریبا بژن عادەتی ئەو سێوەرێت هاتن و چوونی سەرەرێکی تێتاکردن تێتە هەژمارکردن دا ئەو ڕێکە بوان سێوەرە بێتە دیزاینکردن و شێوەزێکی گەلێکی بۆشی پرۆفشنال دیاریکردنی خێرایی ڕۆیشتن لە شەقامەکان بۆ منە لەم شەقامە هەفتا بڕۆی هەشتا بڕۆی فەرقی هەیە بە پێی مواسەفات؟ بەێ گەلێک ئەو خێراییە تێتە دەستنیشانکردن بۆ هەر ڕێکۆبانێکی gelek di gorankarît çînêt rêkê da kerestêt kartêtin têtekirin bû nomine te nîşanet hatno çûnê tey ew têne destnîşankirin dîv xêrayiyê xêrayî ka çend e ew salûxetê tê têne destnîşankirin endî xêrayî pêtir bît salûxetî berstir lê tê نەوعی چیمەنتۆ قیرەکە ئەوانەش فەرقی هەیە؟ بەێ چی ئەو چیمەنتۆ قیرەی بۆ بەکاردێنن بۆم ڕێگایە؟ ئەوە ڕێگەیەکی استراتیژیە سەرەکیە gelek dibêjin giraniya trafîkî ca ser hey cûrê dibêjin konkrîta bikartêt gelek berçav tê wergirtin em bêjinê quwata konkrîtê tê te guhartin her kereste bu kerestê dî tê te guhart her cihek bû cihêdî dibêjin cisir ferqe gel qesîsa ferqe gel sebeka dî ev quwatê tê pitirin qêr jî dîv rêkiye bû nimûne çînê qîrî wîresit çînin çîneko geleko berçav û giring kar hatiye çîna sirfê seko polîmer bikartêt ev geleko giring e bû rêkê serek.
تەواوبوونی ئەم ڕێگا گرنگە کاریگەری هەیە لەسەر جوڵەی بازرگانی و گەشتیاری لەسەر و هەمووشەوە سەلامەتی گیانی شۆفێر و ڕێبوارانی ڕێگاکەیە نەقەیران نەبەربەستە دەرەچەکان ڕێگر نەبوون لەبەردەم ئەنجامدانی پرۆژەکانی کابینەی نۆیەم بە تایبەتی سێکتەری ڕێگاوبان کە زۆرترین بودجەی بۆ تەرخان کراوە.